الحمد لله صلاة والسلام ودرود وسرجاني فخری کائنات ئەو پێغەمبەرەی کە لە غیابی خۆیدا 1443 ساڵ بەر لە ئێستا پەیامەکەی هەر زیندووە و گەشاوەیە. دەمەوێت سەرەتا سوپاسی پەروەردیگار بکەم بۆەوەی کە ڕێگەی پێدام وەرواکاری بۆ ئاسان کردم کە بتوانم سمینارێکی ئەوها پێشکەش بکەم و دەستخۆشی و سوپاسیش دەکەین لە ڕاگرایەتی و هەروە کاک محەممەد موسا بەرپرسی لێژنەی قوتابیان کە بەڕاستی زۆر ماندوو بوون پێمانەوە بۆ ڕێخستنی سمینارەکە سوپاسیان دەکەین. خۆی گەورە پاداشتیان داتەوە. وەک دیارە سمینارەکەمان بە ناوی گەنج لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا. وەک دیارە هەموو قەومێک و هەموو گەلێک لە هەموو کاتێکدا ئەگەر سەرکەوتنیشان هەبوو بێ، ئەگەر پێشکەوتنیشان هەبوو بێ، ئەگەر هەشتێکیان بۆ خۆیەوە دیبێ کە باش و چاک بوو بێ، ئیلا وەک دەڵێ پشکی شێر بەر گەنج کەوتووە. گەنج لەوێدا توانی بێتی کە ڕۆڵێک بژێڕێ سەری قەومەکەی بەرز کاتەوە و وا بکات بە شێوازێک کار بکات کە بتوانێت قەومەکەی بەرەو پێش بەرێ. و وەک دەبینی ئێستا کە گەنجان هەمومان وەک گەنجین و حاڵی گەنجان لە لامان زۆر ڕوونە، دەمەوێت جیاوازی بکەین کە باسی گەنجانی ئێستا بکەین و حاڵی ئێستا و ڕووداوەکان. دەمەوێت دەست بخەمە سەر ئەو برینە قوڵەی کە ئێستا لە ئێستادا هەیە لە گەنجانی ئێستادا. دەمەوێت مقارنەیە بکەم دەربارەی گەنج کە ئێستا هەیە و گەنجیش کە لە ڕابردوودا هەبووە. بزانین ئەرێ هەر بەڕاست گەنج ئەو کاتی هەموو غەمیان ئەوە بوو کە کچێک پێیان ڕازی بێت. بەڕاستی بەوەی دڵخۆش دەبوون کە کچێک پێیان ڕازی بوو، بایان بەوەی دامە تەنها دەگەیشتە حاڵی ئەوەی کە خۆیان کوژنەگە کچێک پێیان ڕازی نەبوو بە. ئەرێ هەر بەڕاست گەنج ئەو کاتی ئاواتیان ئەوە بوو کە مۆبایلێکیان هەبێ، 2 دقە بوەستن بەسەر مۆبایلەکەیان، 2 دقە عەفوەن 3 سەعات یاریەک بکەن، شێوازی یاریەک بکەن کە بۆ خۆیان پێیان خۆشە. گەنج ئەو کاتی هەموو غەمی ئەوە بوو کە سینیۆڕێ لە خەوێستێ، زۆر زاریش کە بە ڕۆژوە سینیۆڕەکە دەستێ تووڕەشە گوناحیشت خوا. بزانین هەر بەڕاست ئەو کاتی گەنج هەموو غەمی ئەوە بوو. باسی چەند سەحابەیەک دەکەین ئینشاءالله. طبعا سەرداری هەمومان لەوێ دەست پێ دەکەم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەمەنی 40 ساڵ بۆ ئەو کاتی کە وەحی بۆ هاتووە. تەمەنی 40 ساڵی بریتر لە تەمەنی کە ئەو پەڕیە لە قووەتدا و ئەو پەڕیە لە عەقڵدا. تەمەنێکە کە تەواو شیاوە بە تایبەتی شایستەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی کە وەحی بۆ بێت و ببێ بە پێغەمبەر. دینە خوارتر عەلی ڕەزای خوای لێ بێ کە پێم وانێ کەس هەبێ نەیناسێ و کەس هەبێ نەیبیست بێ ناوبانگەکان و کەمێکیش لە ژیانی شارەزانە بێ. ئەو کاتی کە دەبێت بە موسڵمان و تەسلیم دەبێت تەمەنی تەنها 10 ساڵ بووە. سەحابەیەکی کەمان هەیە بە ناوی ئوسامەی کوڕی زەید. ئەو کاتی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ سەر جەنگی ڕۆمەکان، بۆ غەزوەی ڕۆمەکان سوپایەکی ئامادە کرد، سوپایەکی گەورە. ئوسامەی کوڕی زەیدی کرد بە سەرکردەی ئەو سوپایە. لە کاتێکدا ئوسامەی کوڕی زەید تەمەنی تەنها 20 ساڵ بووە. عەجەبەن، زۆربەمان 20 و 21 ساڵ و 22 ساڵین. سەرکردەی جێیشێکی گەورە بۆ سەر وڵاتێکی و دەوڵەتێکی گەورە کە ڕۆمەکانە 20 ساڵ سەرکردەیان بووە. بابینە خوارتر عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر ئەو کاتی کە تەمەنی 14 ساڵ بوو ویستی بەشدار بێ لە غەزوەی بەدر. پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگەی نەدا، وتی کاکە گچکەی 14 ساڵ کە بێنە پێشساوی خۆتان 14 ساڵ چییە لە ئێستادا. 13 ساڵ بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر ڕێگەی نەدا کە بۆ 15 ساڵ ئیدی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگەی دا کە بەشدار بێ لە جەنگی خەندەق، جەنگێکی زۆر بەڕاستی بێتاقەتکەر بوو بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلمیش. ئەو کاتی تەنها تەمەنی 15 ساڵ بووە لە جەنگێکدا بەشداری کردووە. عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر. سعدی کوڕی معاذ. سعدی کوڕی معاذ کە موسڵمان دەبێ 31 ساڵە. باشە؟ سعدی کوڕی معاذ کە موسڵمان دەبێ تەمەنی تەنها 31 ساڵە و کە وەفاتیش دەکا لە 36 ساڵیدا وەفات دەکا. واتە ژیانی لەناو ئیسلامدا بە موسڵمانەتی تەنها 6 ساڵ بوو. بەڵام کاتێک کە وەفاتی کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی عەرشی پەروەردگار بۆی لەرزی. عەرشی پەروەردگار بۆی لەرزی. تەنها 6 ساڵ لە نێو ئیسلامدا ژیا. ئەمەش بە موسڵمانی لەدایک بووین. ئەرقەمی کوڕی ئەرقەم ئەو کاتی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە نهێنی داوای دەکرد لە مەککە، ماڵێک هەبوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابەکانی تێدا کۆ دەکردەوە بۆ ئەوەی کە نوێژی جەماعەتی تێدا بکەن. ئەو کاتی بانگەوازی سرری بوو، نوێژی جەماعەت تێدا بکەن و هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم موعیزەیان بۆ بدا و ئامۆژگاریان کە وتاریان بۆ بدا. ئەرقەمی کوڕی ئەرقەم تەمەنی تەنها 16 ساڵ بووە.
عجبا سعدی کوڕی ئەبی وەقاص کە یەکەم کەس بەڕێنی هاویشتە لە پێناوخوای گەورە لە جەنگەکاندا تەمەنی تەنها 17 ساڵ بووە. ئەوەی کە بینیتان بریتی بوو لە ئەو سەحابە 17 ساڵ و 20 ساڵ و 16 ساڵانەی کە ئیسلامیەکیان لەسەر پێک هێنرا، بنیادێکی وای هەبوو، بناغەیەکی وای هەبوو، هەتاوەکو دنیاش تاوا دەبێت ناتوانێت بلاقێ. ئەسڵەن شتێکی وای لەسەر بنیانراوە نەوەک هەر بناغەکەی، ئەسڵەن ئەوەشی کە لەسەر بنیانراوە ناتوانێت بلاقێ بە هیچ شێوازێک، چونکە لەسەر گەنجانێکی 14 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ و 17 ساڵ دامەزراوە. با بیرێک لە خۆمان بکەینەوە ئیسلامە ئەوەی دەستی پێوە بگرێ بە ئیسلامەوە دڵنیا بن بەرز دەبێتەوە، گومانی تێدا نیە. ئەمە نمونەتان بۆ دێنمەوە لە خۆمان لە کورد. صلاح الدین ئەیوبی چێ هێنەی ناسی صلاح الدین ئەیوبی؟ قودسی ڕزگار کرد. قودس یەکەم قیبلەی مسلمانان کە صلاح الدین ئەیوبی ناڵێم مسلمان و ناژڵێم کورد، بەڵکو غەیرە کورد شایەدی بۆ دەدات. صلاح الدین کوردێک بووە کە ئێستاش کە ئەو کاتێک کە چەند ساڵانێک بەر لە ئێستا و ئێستاش ئەو کاتێک کە جوولەکەکان هێرشیان کە بۆ سەر مزگەوتی ئەقسا لە مکەبەڕەکەیانەوە، ئەینە لەکە یا صلاح الدین، ئەی صلاح الدین لەکوێی؟ لە مزگەوتی ئەقساوە لە فەلەستین. هاوار دەکرێت بۆ صلاح الدینێکی کورد، پەندی تێدایە ئەوەی دەست بە ئیسلامەوە بگرێ بەرز دەبێتەوە. مەحوی ئای چەند تایبەتە مەحوی، شاعیر مەحوی کە هەم فەقیهێک و هەم مەلایەکی زۆر شارەزا بۆ، شاعیرێکی زۆر تایبەت بۆ مەحوی، شعرێکی زۆر جوانی هەیە دەبارەی ئەو سەحابە بەڕێزانە. دەفەرموێ بە نووری عەکسی پێغەمبەر ئەوەندە منعەکیس بووبوون، غەریبی تازە هاتوو دەیگوت ئەم پێغەمبەرستانە. دەفەرموێ سەحابەکان ئەوەندە بەڕەوشت و ئەخلاقی پێغەمبەر خۆیان نواند بوو، ئەگەر کەسێک غەریب بە لە دوورە شارێکەوە هات با بۆ مەکە دەیگوت ئەوە هەموو پێغەمبەرن خۆ، ئەوەندە ڕەوشیان لێک نزیک بوو. و بێگومان ئیسلامە مایی ئەوەی کە داهێنان بکەین. ئیسلام لەوانەیە ئێستا پرسیارێک دروست بێ، باشە بڵێ کاک ڕۆمان خوا عەزیەت نەبێ ئەو داهێنانی ئێستا چێ دەیکا؟ باشە موسڵمانە دەیکا یان لە وڵاتەکانی دیکەوە دێ؟ بۆ وەڵامی ئەوەی دەڵێم ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەتوو لە خودی مێژووی خود شارەزان نی. وەرە بابزانی چێ داهێنەرە؟ یەکەمین زانکۆ لە جیهاندا و کۆنترین زانکۆ لە جیهاندا بابزانین چ زانکۆیەکە؟ زانکۆی قەرەوین لە شاری فاسی مەغرب لە ساڵی 859 زاینی کە سەرەتا دوای ئەوەی کە ئافرەتێک بۆ بە ناوی فاتیمە ئافرەتێک بووە کە بابی بارزەکان بۆ دوای ئەوەی کە باوشی وەفات دەکات سامانێکی زۆری بۆ جێ دەمێنێت. فاتیمە بڕیار دەدا کە مزگەوتێک دروستکە شێوازی قوتابخانە وەک حوزەکانی ڕابردوو کە ئەو شاعیر و گەورە مێژوونووسانی کە ئێستا هەن زۆربیان لەوێدا گەورە بوون، ویستی مزگەوتێکی لەو شێوازە دروست بکە کە لە شێوازی زانکۆیی. ئیدی سەرەتا ئاسایی بوو، خەڵک تێیدا دەخوێن تا وردە پەرەیسەند بووە بە یەکەم زانکۆ لە جیهاندا. یەکەم زانکۆ لە جیهاندا هی موسڵمانانە و ئیبن خەلدون کە مێژوونووس و فەیلسوف و کۆمەڵناسێکی زۆر بەناوبانگ و زانایەکی گەورەیە لە زانکۆیەدا خوێندوێتی. بابیم زانین چێ داهێنەرە؟ ابن هەیثەم بریتە لە زانایەکی کە خەڵکی بەسڕەیە لە ساڵی 1965 زاین لەدایک بووە. زانا بووە لە بواری ڕووناچی، تەنانەت بە شێوازێک ئەوەندە زانایەکی تایبەت بووە ئەناتۆمی شیکاری کردووە بۆ پێکهاتەکانی چاو لە ڕووی ئەوەی کە هاوێنەکان و لە ڕووی دەمارەکان و چۆنی گەیشتنی ئەناتۆمی بۆ کردو کێشاوێتی 12 کتێبی نووسی لەسەر ڕووناچی. گرنگترینیان بریتێ بووە لە کتێبی ڕووناهیەکان کە لە ساڵی 2011 بۆ 2020 زاینی نووسراوە و ڕاستکردنەوەی هەڵەیەکی کرد کە پەڵتیمۆس زانایەکی یۆنانی بۆ پێیوا بوو کە کاتێککە مرۆڤ دەبینێەوە بۆ پێویستبوونی مرۆڤ ڕووناچیک لە چاو دەربچێت بۆی مرۆڤ بیبینێ. بەڵام ئیبن هەیثەم کە زانایەکی موسڵمانە هات ڕاستی کردەوە نەخێر، دەبێت ڕووناچی بێ بۆ ناو چاوی مرۆڤ لێکی داتەوە لەوێدا و بیبینێ. ئیبن هەیثەم زانایەکی موسڵمان بووە. چێ داهێنەرە؟ جابری کوڕی حەیان. جابری کوڕی حەیان کیمیاگەرێکی زۆر بەناوبانگ و بە باوکی کیمیا ناسراوە کە لە ساڵی 1920 زاینی لەدایک بووە. کیمیاگەرێکی زۆر بەناوبانگ بووە، بە یەکەم کیمیاگەردا دەدرێت ئەگەر پێش ئەویش هەندێک شتێکی زۆر سادە هەبوو بێ لە کیمیادا، بەڵام ئەو بە باوکی کیمیادا دەدرێت چونکە داهێنانێکی وای کرد کە بەڕاستی کیمیا لەوێوە دروست بوو. یەکەم کەس بۆ کە ترشەکانی HCl و HNO3 دۆزیوەتەوە. دەتوانن سێرچکەن ئەو زانیاریانی من لە گوگل سێرچکەن بە تەواوی دەتانداتێ بێخەم بن لەوەی لەبەری بخۆم لە گوگل سێرچم کردووە.
یەکەم کەس بۆ کە ئاوی زێڕی بۆ جوانکاری بەکارهێناوە چێ داهێنەرە طبعا نەمتوانی هەموو داهێنانە بێنم بەڕاستی و پێشم خۆشنەوە بۆی سیمینارەکەم بە یەک ئاقار دانەڕوە بۆی پێشنیاردا بۆ دەکەم کتێبی 1001 داهێنان بخوێنەوە لە کەرەپوری زانانی موسڵمان کە ئەو کتێبە کتێبێکە بە پشتگیری ناشنال جوگرافی وەک دەبینن و چەندەها پرۆفیسۆر پێشەشیان بۆ نووسیوە ئێستا بە زمانی کوردی بەردەستە 1001 داهێنانی موسڵمانی تێدایە بە تایبەتی خاص موسڵمانان بزانین چێ داهێنەر بووە بزانی موسڵمان داهێنەر بووە یان ئەوانەی ئێستا کە پێمان دەفرۆشنەوە ئەوەی کە بیستان بریتی بوو لە داهێنانی موسڵمانەکان بۆیە خۆتان پێکەم نەبێت خوا تاکە با خۆمان پێکەم نەبێ ئیسلام گەورەیە بۆ شەرم بکەم بڵێم موسڵمانم یعنی ئاخر بۆ ئەنگۆ لەوانەی ئاگادار نەبن خوا بڕۆن سێرچکەن لە فەیسبوک بڕۆن لە یوتیوب ئاگادار بن ئاگاداری ئەو پێیجە ئینگلیزانە بن بزانە چۆن پۆل خەڵک موسڵمان دەبێت ئەمن زۆر جار گوتومەوە دەشیڵێمەوە لە هەموو شوێنێک خۆزگایە لە دایک و باوکێکی موسڵمان لە دایک نەبوو باین خۆزگە هەمومان بە توێژینەوە هەمومان بە لێکۆڵینەوە موسڵمان بوو باین بە ئەوی موسڵمانیۆ چکە لێمان دەرنەچوو بە هەمومان خاوەنی شوناسی خۆمان بوو باین هەمومان موسڵمان نازانم بۆ وای لێ هاتووە باشە دەبێت موسڵمان کاکە موسڵمان بریتێ لە میان ڕەوی دەکا موسڵمان کە نوێژ دەکا پێی وایە ئاخر نوێژێتی بەڵام پلانی ساڵانە و مانگانە و ڕۆژانەی هەیە موسڵمان کە چووە شاری کوێران دەبێتە چاوساغ بۆیان موسڵمان تایبەتە موسڵمان بریتە لەو میان ڕەوەی کە هەموو ئەخلاقیشی جوانی تێدا بەدی دەکرێت بۆ دەبێ ئەو شوناسە لە موسڵمانە وەرگیرابێتەوە تاکەی یعنی نازانم بۆ دەبێ ئەو شوناسە لە موسڵ بۆ دەبێ شەرم کەم ئەی بۆ نەگەڕێنەوە خۆ ئێستا بیستان چێ داهێنەرە موسڵمان چێ ئاشتی خوازە موسڵمان ئەی باشە بۆ نەگەڕێنەوە پەروەردیگار چینە ئێمە دەبێ زۆر عەجایبە زۆر عەجایبە پەروەردیگار داوامان لێ دەکا کاکە وەڵڵا داوامان لێ دەکا والله يريد أن يتوب عليكم الله خوای پەروەردیگار داوا دەکا کە تەوبەتان لێ وەگرێ خەڵچینە بۆ خۆمان ئەی پەروەردیگار داوامان لێ دەکا تەوبە بکەین بۆ لای بگەڕێنەوە عەجەبە پەروەردیگار داوا دەکا هێشتا پێغەمبەر صلی الله علیه و سلم ناو سەحابەکان داما بوو ئایا دابەزی ئەلەم یەعنی للذین آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله هەر بەڕاست بۆ خۆشمان ئیماندارە وەختی ئەوەی نەهاتووە کە دڵمان ڕاست دەچێت لە ترسی خوا کە خودی ترسی خوا خۆشەویستیە بەولەولەدا نەبردرێ خودی ترسی خوا خۆشەویستیە ئیدی بۆ نەگەڕێنەوە بۆ لای ئەو پەروەردیگارەی باشە ڕێگە جا وەک ئەو ئینگلیزە بانخوازە ئینگلیزە بەناوە بانگەکە دەڵێ ئیماجن بێن لە پێشتاوی خۆتان چ تاوانێک کە ئەمن دیاری ناکەم بۆەوەی چ تاوانێک لات گەورەیە ئەوەت بێتە پێشچاو چ تاوانێک لات گەورەیە بهێنە پێشچاوی خۆت جەماعەت چ تاوانێک لاتان گەورەیە بهێنە پێشچاوی خۆت بزانین چیەوە مامەڵێت لەگەڵ دەکارێ پەروەردیگار دەفەرمێ يبدل الله سيئاتهم حسنات پەروەردیگار بەوەی ناوەستە کە لە تاوانەکانت خۆش بێ کە تەوبەت کرد بەڵکو ئەو تاوانە گەورەی کە ئەنجامت دابوو پەروەردیگار دەیگۆڕێ بۆ چاکە والله عەجەبە والله عیبە نەگەڕێنەوە باشە یعنی ڕێگان نەما تاقی نەکەینەوە باشە دڵخۆش نابی فەرقی ما لەگەڵ ئەوانەی بەریتانیا و ئەمریکا چییە باشە بۆ ئەوان خۆیان دەکوژن خۆ خەڵک لە کوردستانەوە دەچێت بۆ ئەوێ بۆ ئیژیانی خۆش بێ ئەی عەجەبەن بۆ ئەوان خۆیان دەکوژن ئەو ڕێژە زۆرە خۆکوشتنە چییە تێناگەن وەڵامی بۆچیان لەلایەن نییە نازانن بۆ دەژین سەرکەوتنێک بەدەست دێنن پێی دڵخۆشن ئەو کاتەی دوای دەترسێنەوە لێ دەستی بدەن بەس موسڵمان وان نییە موسڵمان چۆنە موسڵمان دەڵێ ئەگەر سەرکەوتنەکەم بەدەست هێنا ئەوە گەورەی خوای گەورەیە فەزلێکە پێی بەخشیم وەگە بەدەستیشم نهێنا ئەمن هەر سوپاسی دەکەم ئەسڵەن ئەو سەرکەوتنە دەبوو نیقمەت دەبوو ناڕەحەتی بۆ من لەوەی بۆمان دەردەکەوێت چی بۆمان دەردەکەوێت موسڵمان نابێ خەم بخوا موسڵمان خەمی نییە بۆ لەبەرەوەی پشتی بە کەسێک بەستووە کە خاڵقی هەموو ئەوانەیە پشتی بە کەسێک دەبەستێ سەلاح الدین پشتی بە کەسێک بەست کە خاڵقی هەموو جیهان بوو بۆیە شوێنێکی ڕزگار کرد کە هەتاوەکو ئێستاش وەک محمود حەسەنات کە داعیەشی بەناوبانجی خۆیانە
لە مینبەر هەر لەو ڕۆژانەی ڕابردوو لە وتاری جومعەدا عادوا يا صلاح الدين أي صلاح الدين بقريوا من بركاتهم بيس كده بقريوا جولك وازما لنا هنا أو اسمه نشان ده يعني إسلام بيوندي بقوم قراتي وشتي وانية أبدا إسلام بيوندي بوانية أو تا صلاح الدين ده بتسر كردي همو مسلمانا بإستعشوا زي شانازي همو مسلمانا بإستعشوا ذا پروردگار ده فرمي قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله دوباره پرۆدیگار داوامە لە دەکاتەوە خەڵچینە ئەی ئەوانەی کە زیادەڕەویتان کردووە ئەی ئەوانەی کە چەند ساڵە 17 ساڵە 21 ساڵە بەس تاوان دەکەی خاص بوو لە ڕەحمەتی خوای مەئویوز بووی دی بگەڕێەوە 21 ساڵ تاوانەکە بۆ دەبێ بە چاکە عەجەبن وەڵڵا برا ئەوە فلیم و قسەی گۆڤار و شعر و شتیوانی هەر بەڕاست بۆ دەبێ بە چاکە یوبەدیل الله سەیئاتیهم حەسەنات هەموو شتێک لە ئیسلامدا جوانە پێویستە بگەڕێنەوە لەسەرمانە بۆ ئەوەی کوردستانێک بنیار بنرێ کە سەرکردەکەی یان کە گەورە پیاو تێیدا شێوازی سەلاحەدینی بێکە زۆر کەڵە پیاوانێ بەزە من ناویان ناهێنم لەبەرەوەی کە سیمینارەکە درێژ نەبێتەوە بۆ ئەوی سەلاحەدینمان تێدا دروست بێ پێویستە بگەڕێنەوە پێویستە دەست بە ئیسلامەوە بگرین بۆ ئەوەی داهێنان بۆ لێرەین ئەرێ پێویستە داهێنان بکرێ بەڵام تخوا محاضرەکە سەعات نوێ وەڵاهی پێم ناکرێت بە ماوەستە خەڵم زۆر دێ چۆن وانابین کە لە گەنج درا لە ئیسلامیش درا ئیسلام دوای سەلاحەدینیش لاواز بوو تا ئێستا ئیسلام دوای سەلاحەدینیش لاواز بوو جا دەمەوێت شعرێکتان بۆ بێنەوەی نالی زۆر تایبەتە دەفەرمووێت لە ئادەم تا مەسیحە ئەنبیا یەک بە قەومی خۆی فەرموویانە کە دێ ئەم فەخری ئەکوانە الله دەفەرموێ لە پێغەمبەر ئادەم تاوەکو عیسا مەسیح عەلەیهی السەلام پێغەمبەرەکان پێیان فەرمووە کە کەسێک دێ ناوی محەممەد صلی الله علیه وسلم ئەو فەخری ئەکوانە ناوی محەممەدە هەموویان کەڵە پیاوانمان دەستیان گرتووە بە ئیسلام ئیسلامشی میان ڕەو ئیسلامێک کە نەک هەر کڵاوەکەی خۆی نەگرتووە ئەسڵەن ئەو باش دەوەستێنە کە بوێ کڵاوەکەی لەخکە ئیسلام تایبەتە و لە کۆتایی قسەکانمدا بەوەی کۆتایی دێنم بە قسەیەکی زۆر مەشهوری ئیمامی عومەر کە بۆمان دەردەکەوێت کە بەڕاستی ئیسلامیەتی هیچ وێنی بە قەومگەرایەتیەوە نییە ئەبەدەن بەڵکو دەفەرمێ نحن قوم أذلاء جوان جوێ بگرن نحن قوم أذلاء کە عەرەب بووە عەرەب قەومێکی زەلیل بووە عەرەب قەومێکی زەلیل بوو بەڵام أعزنا الله بالإسلام بإسلام خوای گەورە عەرەبی گەورە کرد بۆیە پەیامی تێدایە هەر قەومێک دەیەوێ گەورە بێ هەر شەخصێک دەیەوێ گەورە بێ با دەست بە ئیسلامەوە بگرێ بەوا کۆتایی بەشی سیمینەرەکەی خۆم دەهێنم و دەمێ باسی دیاردەیەکی زۆر تایبەت و جوان بکەم کە ئێستا لە زانکۆکانی کوردستان بە تایبەتی باسی دەرەوە ناکەم دەرەوە زۆر تایبەتە حەزم لێیە متابعە بکەن کە چۆن شەپۆلی موسڵمانان وا و بەرەبەر ڕوو لە زیادبوون دەکات دیاردەیەکی زۆر جوان دروست بۆ لە زانکۆکانی کوردستان و لە زانکۆکی خۆماندا زۆر بەتەواوی هەستی پێ دەکرێت بریتێ لە باڵاپۆشبوونی ئافرەتانمان کە ڕێژەی عابا و ڕێژەی حیجاب و ڕێژەی نیقاب بەڕاستی ڕوو لە زۆربوون بووە و نامەوێت زیاتر باسی ئەوە بکەم تاواکردنی سیمینارەکەم بەزەی دەڵم بۆ نارین خان ئینشاءالله بە دەست پێ بکات دەست پێ بکات